وەکو ئەوایە دەستی خستوێتە گردنی خەڵکی کەلار و هەرێمی کوردستان. وەکو شۆفێرانی بار هەڵگر گرفتان چی ئەمڕۆ هاتوونەتە بازگەی باو مەحموود گربوونەتەوە؟ عليكم السلام ورحمة الله وبركاته. براكم يما لججنة تائسة أميان داخسية لسرمان يما لمرزي بريوسخاني شكل مرزي بريوسخان مستورد نايل ليرو برواتو مسافة بيني بريوسخان وبيني با محمود 3 كيلو 4 كيلو يعني بوشي رقاك داخل ليرو بارمان دني ولا باركة برو لكركوكو برين بو سليماني لسليماني برين بو كركوك لكركوكو أنجاق دتشين دو روج لسيتراميني أنا ما حال نية بۆچی ڕێگەتان نادەنەوەن چیڵێ؟ ڕێگان نادەن ئەڵێن کاکە لێرۆ با مەحەلی بڕاتۆ مستەورد نەڕاتۆ چوار منفەزی هەیە کوردستان سەدەیان هەیە دارەمانیان هەیە چیمەنیان هەیە با مەحموودیان هەیە بەس با مەحموودە داخست لەسەر مستەورەدە لە ڕێگاکانی ترەوە هیچ کێشە نییە؟ ڕێگاکانی تر کێشەی نییە کێشەکە چییە ئەڕاتۆ سیارە ئەڕوا بەس ئەم ڕێگە نایڵن ئێمە نزگەی 1500 سیارین کاکە لە مەرزی پەرێزخان 1500 سیارە هەر سیارێ بڵێ 4 عیلە لەسەری 3-4 هزار عیلاکە هەمومان دانیشتمانە جەژن باشە کاک سەباح سڵاو لێ بێ وەکو شۆفێرانی بار هەڵگری سنووری مەرزی پەرێستان گرفتان چەوە لەکەیەوە بارتان بار نەکرد؟ براکەم بە خێراتنی بەڕێستانەکەم دەستان خۆش بێ عەزتان کێشا وەڵی مەرزی پەرێستخان ئەم سەیتەرە کە لێرە دانراوە ئەمە منفەز نییە یعنی دەواازەی سنووری نییە لە بەروی عراقیەک عراقە معقول نییە ئەمە دەواازەیەکی سنووری بێ ئەوە قسەمان زۆر کردە لەسەری وەکو ئەمە ئەم سەیتەرە لێرا دانراوە کراوەتە شتێکی سیاسی وەکو ئەوایە دەستی خستوێتە گردنی خەڵکی کەلار و هەرێمی کوردستان ئەم سەیتەرە کە لێرا دانراوە هیچ معقول نییە من بارێک بارکەم لە مەرزی پەرۆسخانەوە کە چارەکێک لێرەوە دوورە بۆ خانەقین بڕۆم بچمە دەربەنی خان بچمە سلێمانی لێەوە بچمە سەیتەرەی چیمەن لێەوە لە کەرکووکۆ بێمە بۆ خانەقین کە من خانەقین 10 دقە دوورە لە من هیچ معقول نییە ئەم ڕێکارە کراوەتان لێکن وەڵی پێم وایە یعنی شتەکە بووەتە شتێکی سیاسی وەکو عەزابدانی خەڵکی ئەم سنوورە و هەرێمی کوردستانە هیچی تر نییە. وڵاو لێ بێ کێشەیەم شۆفێرانە بۆ چارەسەر ناکرێ ماوەی نزیکەی 2 مانگە ئەم بازگەی لەسەریان داخراوە. بەڵێ سەبارەت بەم بازگەیە ئەگە بگەڕێنەوە بۆ دەستوری عێراق بەپێی دەستور نابێ بازگە هەبێ لە نێوان هەرێم و لە نێوان حکوومەتی ئیتیحادی ئەمە دەستوری عێراق و توێتی ئێمە کێشەکەمان لەوەیە بەداخەوە کێشەی ئەم سەیتەرە بۆتە کێشەیەکی سیاسی ئەیانەوێ حیساری اقتصادی بخەنە سەر مەرزی پەروێزخان لەگەڵ باشماخ بارەکانیان لێرەوە نەیە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کەوانەڵێن ئێمە مەرزێکمان هەیە لێرە مەرزی مەنزرەیە ئەیانێ سەرجەم ئەو بارانی کە لە هەرێمی کوردستانەوە بێتە مەنزرەیە دیارە بێگومان ئەم سەیتەرانە کە دروست کراوە بۆ ماوەی 30 ساڵە لیژنەیەکی تایبەت لە ئەنجومەنی وەزیران دروست کراوە ئەنجومەنی وەزیرانی عێراق کە فەریق سامی سوودانی سەرپەرشتی ئەو کێشانە ئەکا ئەساسی هەموو کێشەکان فەریق سامی سوودانیە لەبەر ئەوە ئەیەوێ لە ڕێگەی دروستکردنی ئەم سەیتەرانی لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدایە سەرجەم ئەو بارانی لە هەرێمی کوردستانە هەمووی بچێتە دەواازە سنوورەکانی عێراق بە تایبەتی ئەمە لە ئێستا زانی سەیتەرەی باوە مەحمومانەیە سەیتەرەی دارەمان چیمەن سەیتەرەی سەدی مووسڵ ئەم 4 سەیتەرەیە 30 ساڵە دروست کراوە 30 ساڵەکەش بە ئەمری سامی سوودانی دروست کراوە کە لیژنەیەکی دروست کردووە ئەوێ کێشە بۆ سەرجەم بۆ لایەنی ئابووری هەرێمی کوردستان بۆ سەرجەم ئەو شۆفێرانەی کەوا کارەکەن ئەو کاسبکارانی کە کارەکەن لە مەرزەکانی هەرێمی کوردستانە بە تایبەتی ئێمە ئەمڕاتوینەتە باوە مەحموو زیاد لە 1/6 تاوەکو ئێستا بڕیار دراوە کە ئەم سەیتەرەیە بۆ مستەورد واتە ئەو بارانی کەوا لە ئێرانەوە داخلی عێراق بن بۆ ئەو بارانە دایخستووە بۆی بچنە سەیتەرەی چیمەن لێرەوە 400 کیلۆمەتر سەیتەرەی چیمەن لە مەرزی پەرێزخانەوە دوورە ئایا ئەگەر سایقێک یاخود شۆفێرێک 400 کیلۆمەتر تێپەڕێنێ تاوەکو بارەکەی بکاتە نێو حدودی ئێرانەوە ئەبێ چەندێک تەکلیفەکەی بکات.